ساڵتان لێبێت ئێوارەتان باش بیسەران و بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە پرۆگرامێکی تایبەت لە ئێوارەی سلێمانی دەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوارەیەکی تایبەت هەم بەڕێکەوت هەم وەکو پرۆگرام و هەم بەو میوانە تایبەتێکە لەلام ئامادەیە. نەورۆزتان پیرۆز بێت. ئاگری نەورۆز لە 23 هەموو ساڵێکدا دەکرێتەوە بۆنێکی زۆر تایبەتە بۆ گەلوونەتەوەکەمان و لێرە لەوێ دەشبیستین لە هەندێک لە نەتەوەکانی دیکەش گرنگی بە نەورۆز دەدەن. بۆ ئەو باس و بابەتە بۆیە پێممان خۆش بوو کە پرۆگرامێکی تایبەت ئامادەکەین و تایبەتتر دەبێت لەگەڵ زانیاری و ئەو بابەتانەی کە دەپرسین لە میوانی بەڕێزم دکتۆر کەیوان ئازاد کە مامۆستایی زانکۆیە و پرۆفیسۆرن بەڕێزیان پرۆفیسۆر دکتۆر کەیوان کە ئەمڕۆ لەم ئێوارەیە لەگەڵمان ئامادەیە. زۆر بەخێر بن، زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر خۆشحاڵم دکتۆرگیان تایبەتتر بۆ ڕۆژێکی وەها بۆ بۆنێکی وەها بەڕێستان بپەی ئەوەی کە بەرچاوڕوونن لە هەم پسپۆڕەکەتان ئەوەیە حەز دەکەم لەوەوە دەست پێ بکەم کە نەورۆز هەر چۆن دروست بووە لە چیوە سەر پێشەوەی پرسیاریەوە بکەم کامانن ئەو نەتەوانی کە نەورۆز بە پیرۆز ڕادەگرن و بە بۆنی خۆیانی دەزانن، بەڵام مێژووە دێرینەکەی لەکوێ بۆ چۆن سەری هەڵداوە. بەناوی خوا سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەران بیسترانی ئەم بەرنامەیە لەژنی نەورۆز لە هەموو ئەوانی نەورۆز پیرۆز دەکەن پیرۆز پێ لە کوردستانیان لە هەموو کوردێکی دڵسۆز. نەورۆز بەر لەوەی کە بۆنەیەکی مێژووی بێ و جژنێکی مێژووی بێ جارێ دوای دێنە سەر بابەتە بۆنەیەکی سروشتی بووە، گۆڕانکاری بووە لە سروشتە لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر، لە وەرزی زستانە بۆ وەرزی بەهار. ئەم گۆڕانکاری لە وەرزە بەسەر هەموو دنیا چەسپاوە. ئەگەر زانستیانە بۆشی بکەمەوە زەوی دوو نیگۆیە، نیگۆی باکوور نیگوی باشوور. نیگوی باکوور کە بەر ئێمە و وڵاتانی ئەوروپا و بەشێکی شوری ئاسیا و ئەمریکای باکوور دەکەوێت ئەوەیە کە لە 21 سێ واتە لە 28 ڕەشەمێ بۆ یەکی نەورۆز بە ساڵامی کوردی ئێمە لە وەرزی زستان وەرزی بەهار، وەرزی زستان کە وەرزێکی سەرما و سۆڵە و باران و بەفرە دیار بەدا خۆستەخۆندیان گۆڕاوە، بەڵام باسی مێژوو ئەەکەین ئێمە گۆڕا بۆ وەرزی بەهار کە گوڵچرۆئەکە کە دنیا سەوزە پۆشێ سروش سەوزە بێت و هەوا خۆشە بێت. ئەمە دیوێکی خاڵەکەیە بۆ ئەمە جژن و شادی و خۆشی کراوە بە ڕۆژێک کراوە. ئەمە بۆ ئەو دانیشتوانی کەوتوونەتە نیگۆی باشوورەوە کە مەسەڵ وڵاتانی ئەفریقای ناوەڕاست و باشوور، ئەمریکایی باشوور، ئوسترالیا، نیوزیلەندا ئەم وڵاتانە ئەوان لە پێچەوانەوە لە 23 ئەیلوولە کە یەکەم ڕۆژی پاییز دەکات ئەوان لەوێدا بە ساڵەمێ زایری لەوێدا کەوتوونەتە وەرزی بەهارەوە پاییزان دەپڕاندووە، چونکە وەرزەکان ئێمە باکوور ئێمە باشوورێک جیاوازنەوە حاڵەتەیە بۆی ئەوان نەورۆزیان و کاتیان کردووە. بۆیە نەورۆز ینی ڕۆژێک ڕۆژی گۆڕانکاری وەرزە لە زستانە بۆ بەهار لەبەری باکوور و باشووردا وای کردووە کە کاتەکەی بگۆڕێت. ئێمە بۆ پێکە کورد کەوتوونەتە نیگوی باکووری زەوی لە پاڵ دەیان نەتەوەی تر مەسەڵ بۆ لە ئەفریقا گەحسەی بەربەرمان هەیە، بەربەرمان هەیە، ئامازیقمان هەیە، قفتیمان هەیە، لەم لاو ئاسەری هەیە، ئۆزبێکی هەیە، قەرقیزیە، تاجیکەیە، فارزەیە، ئەفغانی ئەم نەتەوانەکە لە منتیقا ژیاون لە باکوور ئەفریقا لە ئاسیا ژیاون بۆی کەوتن نیگوی باکوورەوە لە پاڵەوێت کە کوردی ئێمە بە تێپەڕاندنی وەرزستاناتی وەرزی بەهار ئەم ڕۆژما بەخۆشی گرتووە و ڕۆژما ئەم یادەمان کردوێتەوە. ئەمە لە کوردستانی خۆماندا بە لە 500 ساڵ بۆ ئەم گۆڕانکاریە سروشتیە کەشتە ناوی نەورۆز نەبووە ئاهەنگوشایی کراوە. ئەمە سپارەت بە لایەنە مێژوویەکەی وەکو مێژووی نەوربیرەکەی بەڵە خەڵکە خۆشتە بڕێبووی کە لە زگاری بۆ لە سەرماوسۆڵەی زستان لە ناڕەحەتیەکانی لە قات و قەرەکە چکە زستان بەربووم نامێنێ و کاتە ڕۆژ بۆ کاتە کوشتخاڵی چاندوو ئاژەڵ بخێو کردووە هەر بە بەربارێکی دیاریکراوە بووە ئەو ئاهەنگێڕان و خۆشیەش لا گۆڕاوە بە چەند ڕۆژێک وەکو چەند ڕۆژێ بۆ ڕۆژ دەسەنەوە 22 سیایکی نۆڕۆز بێت چەند ڕۆژێکە هەتا چەند ڕۆژ پێش نەورۆزی ژوو کراوە هەتاوەنە چوارشەمە سووری چوارشەمە سووری کە هیچ لە نێتەکانی جەژنی نەورۆز کە چوارشەمەی پێش چوارشەمەی ئەخیر هەفتەی مانگی ڕەشەمەیە بۆ نمونە خۆش نەورۆز داهاتووە ئاگەی کراوە تۆ سەگەکان باز درراوە. ئەمە دکتۆرگیان کێن ئەو نەتەوانەیە کە نەورۆز بە بۆنی تایبەتی خۆیان دەزانن
لە ڕێزبەندی هەمووانی چونکە لە بەرز تێگەیشتین لە هەموو جیهانە ئەم بۆنەیە کراوە ئەم خۆشیە دەربڕاوە بۆ گۆڕانی وەرز بەڵام وەکو بۆنەیەکی نەتەوەیی مثلا ئەو تانێکە یادی ڕۆزەکەسان بربەرە لا فاكر أفريقيا بربرية أمازيغا قبطة قبطية مصر لملا ولا ناوشكي خوان خلاتي ناوراس كردا فارسة تاجيكا قرقيزة أفغانا أوزبكا أم توانا يدي ورزاق تتو يدي أسيكنا والأمريكا اللاتيني جنسانا وتشني خيرون تو معناها تأتي لبرازيل نيكاراغوا لأوروغواي أمانة نورز كانوا بلام أوتل كاتكي جواز کۆمەڵ چیرۆکی جۆرا و جۆر هەیە سەبارەت بە نۆرۆس و بە هەماشەوە بە زمان حاڵی ئەوەی کە ئەو هەموو نەتەوە و ئەو هەموو ناوچە جیاجیانەشکەوە بێ بە دڵنیایەوە بۆیە هۆکارێکی دیکە و هەموو چیرۆکە جیاجیانە هەبێ بەڵام مێژووی کورد کامیان پشڕازەکات و کام چیرۆکە زیاتر بۆ ئێمە نونێک بۆ دەم بۆی وەڵام بەرزمە بیستانش بینایی بەسرم بابەتە تێبگەن دوو کەس ئەوێتە شەڕیان بەڵام شەڕەکە ناگاتە دەستەویەکە لانشون حفتەیەک هەرقان لێکە گوێم بێگە دەقسەکەن لە لەحزەیەکە لەسەر شتێکی بەسیط دەزانێت یەخەیەکتر و لێگەوشن هەر ئاواسێکە نەورۆز مێژووکە ئاوا هاتووە لە 500 ساڵ پێش زایندا بەبێت دەقە سۆمەریەکان لە قەڵای هەولەر یادی نەورۆز کراوەتەوە وکونا شوێنێکی مێژووی کوردستانی خۆمان لە قەڵای خەرکوو کراوەتەوە بۆ نمونە و ناوچەیەکی مێژووی ئێمە لە کوردستاندا ئەمە دوویکی خاڵەکە بەڵام تا ساڵی 700 پێش زاین نەورۆز نەچۆتە ناو چوارچۆوەیەکی مێژوویەوە کە بێتە بۆنەیەکی نەتەوەی ئەمڕۆ بۆ ئێمە جێبێت ئەمڕۆ بۆ ئێمە جێبێنێ ئەو کاتە دای نەورۆز نەبووە قەدەمە بەجێبمێنێ لە 700 پێش زاین پێی گەڕانەوەکانی هیرۆدۆت مێژووی سیناسای یۆنانی کردنە ساڵان 425 زاینی 425 زاینی ژیاوە ئەف پێش زاین ژیاوە مێژووی سێک یۆنانیە خەڵکی ئەتینایە لە سەدەی پێنج پێش زایندا ژیاوە پێش زایندا ژیاوە ئەم کامران کەسانی باسی ڕووداوەکانی مێژووی گیان دەکات کە بینیوێتی و بیسوێتی و وەری گرتووە باسی دەوڵەتی مادەکان کە دائەمەزرێت باسێکە کە دیاکۆ وەکو سەرۆخێڵێکی ناوچەی ئەکباتانە هەمەدانی ئێستا کە سەر دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانە لەوێ هەوڵی داوە کە دەسەڵاتی سەربەخۆ دروست بکات و بەرامبەر قەڵەڕێی ئاشوورەکان بوەستێت ئاشتەکان ڕۆژگاری مێژوویی ئیمپراتۆرێکی بەهێز بوون لە شاری مۆسڵی ئێستا حکوڕانیان کردووە بەردەوام پەلاماری خەڵکی کوردستانی ئێمەیان داوە پێڵە گەرانی زاگرۆس بۆیە دیاکۆ هەوڵەدا خێڵەکان خۆی کۆکاتەوە و دوجار لە 700 پێش زایندا دەوڵەت خڕ ئاگەێنێت بۆ ڕێگەی دەوڵەتەکەی داوای لە ئەو خێڵانە کردووە کە لە دەوروبەرین و کە ئەم دەسەڵاتیان پێ خۆشە تا یەک بگرن بەیەک و بنە تەحالفێکی خێڵێکی و بەرامبەر دەوڵەتی ئاشووری بوەستن ئەمە ئەو داوان لێکە ئەوانەی کە ئەمەیان قوڵە ڕۆژی پێش دایناوە کە بڵێن ئەخیڕۆژی زستان کە دنیا بەرەو بەهارەڕوات لەسەر دووتکەی چیاکان و گردەکانی دەسەڵاتێکی خۆیان ئاگر بکەنەوە ئاگرۆک و ڕەمزی ئاگاداکردنەوەیە ڕژا میدیا نەبووە ئەتەنەت و ڕادیۆ ئەمانە نەبووە ئەمە ئەم ئاگرێکە بۆتە نەریت بۆ ئێمە کورد دەکاتەوە هاتووە ڕاگەانی دەوڵەتەکە قوارەکە قوارەکە کە بەرامبەر دەوڵەتی ئاشوور بۆستن و ئەو خێڵانە ببنە هێزێکی سیاسی بەرامبەر سنوور بۆ دەوڵەتی ئاشووری دابنێت کە کوردستان داگیرەکات بەردەوام پەلاماری ئەدا بەردەوام ئازاری ئەدات لەسەر دەقمان زۆر زۆرە لێرەوەی تر بابێتە سەرەتایەک بۆ دەوڵەتی مات ئەمەکەی ڕوویداوە ئەمە لە 700 پێش زاین ڕوویداوە لەوانە ساڵە زیاد ساڵەکە بکێشە لەوانە چکە ساڵ مۆژیگۆن ڕووداوەکە زۆر ناشین نابێ ئەمریکان ئەمە ڕوویداوە دوجار لە سەدەی ڕابردوودا تێتا سەدیانی کێمکاری کردووە داخۆ لە بەژێمەدا بدە حاڵەتەوەنا کەساتێکی کوردی ئەمە ساڵامەی کوردی دروست دەکات ساڵی کوردی کە سەمەڵی سفێنێ بێتە 2723 کوردی دی ئەم دەوڵەتی مادا بەسێوە ساڵامەیەوە ئەنی ئەم ڕوودا ڕوویداوە سێکە پێم باس گوتم نەورۆز 500 ساڵ لە هەولێرە یاد کراوەتە وەڵام ناوی نەورۆز نەبووە ئەمەوە لە 700 ساڵ پێش زایندا دیاکۆ دەوڵەتی دروست دەکات بە سیستم دەوڵەتی خەڵکی دروست دەکات کە خەڵکان ئەکا بە یەک پێگری حەو خێڵن و بەرامبەر دەوڵەتی ئاشوور ئەوەستن و 250 ساڵ تەمەن دەوڵەتی ئاشوور کۆتایی پێێنن بۆ نمونە ئەمە هێشتا ناوی نەورۆز نییە بەڵام ڕووداوێکی مێژووی هەیە کە قسادێکی کوردستان یەکە خات کە دیاکۆیە بە خۆی و فراورسی کوڕی و کە یەخساری کوڕەزای و ئەستیاغزی ناوەکەی کە چوار پاشان یەکنەوەن دەوڵەتی ماد بەڕێوە ئەمن 150 ساڵ و دەوڵەتی ماد ئەگەیەنە
سنووری کوردستانی ئێستا کە دەرەی ناوەڕاست و ئەگەر سەد کەنداوی عەرەبی و هەردوو دەرە چێوان و ورمێ کەوتنە ئەم دەوڵەتەوە کۆتایی بەبڕاتۆری ئاشوری لە ساڵ 1912 پێشدایندا و ئاشوڕەتی دوان پاش ئاشوورەکان ئاشوڕەت ئەوڵات لە ناوە بن کوردستان ئازاد دەبێت سیستەمی ئاشووریەکان ئەم ڕووداوامەژوویە حوسەی پێ زەنگ دەست پێکات ئەو بەروارە ساڵێک کوردیش لەوە دانراوە بۆیە ئەم مێژووی نۆرەزە ئەو کار دەگەڕێتەوە مێژووی دەگەڕێتەوە بۆچی بۆ یادی دامەزراندنی یەکەمین دەوڵەتی کوردستانی لە مێژوودا کە کوردستان یەکە خات لە سیستەمی دەوڵەتی ئاشووری ڕزگاری ئەکات و دەسەڵاتێکی سیاسی تێدا دامەزرێت ئەمە سوارە دەبینەکە ئەمە خاڵێکە بەداخەوە ئەم ڕووداوی ئێمە چواشکراوە کراوە بە ڕووداوی سەرکەوتین کاوە بەسەر زوحاکدا ئەمەش دیسان تاوانی تاوان ئەمەش دیسان تاوانی کورد نیە ئاگادار بە ئەمە تاوانی کێیە ببورن ئەمە تاوانی هەڵەیەکی مێژوویە بەسەر ماپیرانی ئێمە تێپەڕیوە بەوەی کە فەردۆسی شاعری گەورەی ئێران کە لەسەری پێنجی کۆچیە ژیاوە هەوڵی ئەوەی داوە ڕووداوەکانی مێژووی ئێران بنووسێتەوە بیکا بە شعر مێژووی شاکان مێژووی شاکان ئێرانی نووسیوێتەوە لە کۆڕشی خامنشینیەوە کە دەوڵەتی خامنشین دروست دەکات یەکەم دەوڵەتی فارس لە مێژوودا تا سەدەمی خۆی ئەی پیشانی بات کە فارس لە مێژوودا دەوڵەتی هەبووە شارستانێتی هەبووە پێشکەوتنی هەبووە هێز بووە بنەماکانی دەوڵەتی هەبووە و ئەم میلەتە ئێستا ڕژەرەسی عەرەبە عەرەبێکی خێڵەکی ناتوان ئەم هەزارەتە بسڕێتەوە فەردۆسی ئاوا کاری کردووە باش کردووە بۆیە ساکێمە لێرە ئەوەیە کاتی فەرەنسەمی داناوە هاتووە باسی کەم بووەکە باس کۆڕشی خامنشینی ئەکات کەوتیکا بە کاوە بەسەر سوحاق سوحاق سیاگزی دوا پاشەی دەوڵەتی مادە تەمان قسەکە تەواوە بەڵێ دواتر کاوە بەسەر سوحاقا سەر دەکەوێت کۆڕشی خامنشینی پاشەی دەوڵەتی مادە ناو دەبات و یەکەم دەوڵەتی پارسی دروست دەکات لە مێژوودا ئەم دەوڵەتی پارسی کە لە مێژووا دروست دەبێت دەوڵەتی ئەخامنشیە کە پێڕن کیانی پێڕن ئەخمێنی پێڕن پارسی لە مێژووا پارسە لای عەرەبەکان ئەخمێنیە لای سات مێژووزانی ئیسلام کیانیە لای فارسیان خۆیان هەخامنشیە ئەم دەوڵەتە یەکەم دەوڵەتی فارسی لە مێژوودا دروست دەبێت لە ساڵی 550 پێش زاین کۆڕشی خامنشینی کوڕی کەموجێ دروستی ئەکات لەسەر دەوڵەتی مان دروست دەبێ ئەمە ئەو و ئەم کۆماری ئیسلامی ئێرانی ئێستا درێژەوەی ئەو دەوڵەتە مێژوویە کە 2500 ساڵێک هەیە ئەوان فارسەکان یادی نەورۆز دەکەنەوە لە عینی ڕۆژیەوەدا کە ئەبوو ئەوان کۆرج لەو ڕۆژە بەسەر ئەستاگزە سەرکەوتووە ئەتوانین بڵین بە هۆکاری تۆماری ئەو تۆمارە هەڵە مێژووی داوای مۆزوەکە کات فارس کاتێک ئەم شانەمەیە نووسراوەتەوە لای فەردۆسیە و ئاوا باسی ڕووداوە مێژوویەکان دەکات دوای پاشەکانی ئێران بەردەوام نۆڕۆز ئەم یادیان کردوێتەوە کورج ئەم یادی لە شانەمەوە گرتووە مامۆستاکانی ئاینی ئەمە کاتۆکە حوجەکان خوێنیوانە وڵستانی سعدی و حافظ شیرازی و فەردۆسیان خوێندووە بۆی ئەمە ئیتر بەڵاو بۆ تۆنان کووردا کە نەورۆز لە سەکەوتی کاوەسە زوحاکە هاتووە ئەمە کێشەکەیە بۆ پێشی ئێمە میلەتێکی سیستەم لێکراو بووین چەوساوە بووین بێدەوڵەت بووین ئەم بەردەم ئازار درابین بۆی هەوڵماندا سوود لەمە ببینین کاوا بکەین بە ڕەمزی قارەمان مەقاوەمە بەرگری بەرامبەر سوحاکی سیستەمکار بزانین ئەم کاوەیە کۆرشە کە دەوڵەتی ماد لە ناوەبات ئەمە سیاغزە دوام پاشە مادەکانە کە لە خۆمانە کۆرشە لە ناوی ئەبات بێ بەوە بزانین هەنی بەم دیدگا وەرمانگرتەوە دیدگای خۆی داواقع غەڵەت نەبووە قەدار بە غەڵەت نەبووە تۆ میلەتێکی چەوساوە بووی لێ دراو مافقراو بوویت هەڵەکە لێرە دروست لەو دروست بووە مافقراو بوویت بۆ هەوڵدا ئەمە بەکاربێنی دژی سیستەمکارەکانی مێژوو پێشتری خۆشپان بچووک کردووە بەڵێ ئەمە ئەو جا تۆی وا بڵێن ئەتۆ بڵێن نەورۆزی ئێمە یای دامەزانی دەوڵەتی ما دوای دیڕوخانەکەشێتی ئەنی فارس کە یادی نەورۆزەکەنەوە یادی سەکەوتنی کۆڕژەکەن بەسەر ئەستیاگزە بە دروستی دەوڵەتی خامنشی فارسی یادیەکەنەوە بۆ نمونە ئێمە کوردیش هەماقەتە ڕاستە دەوڵەتمان لەست شووە بەڵام هی دەوڵەتی مادە بۆ ئێمەش کە ساڵامی کوردی ئێمە سەرنجی ساڵامی کوردی ساڵێت 2723 زاینی 23 کوردی ئەم 1923 لە کوێ هاتووە
لە حوسەی پێش زینەوە هاتووە 2020 زینی حوسەی بخەرە سەبێت 2023 حوسەی پێش زین تاکە ڕووداوێکی مێژووی کە ڕووی داوێت لەناو لە کوردستانی خۆماندا دروستبووی دەوڵەتی مادە ئەنی ڕووداوێکی مێژووی ترمان نییە باسە شتێک ڕووی داوێت بۆ نمونە غیری دەوڵەتی مادەمێت کاتە دکتۆر دەست خۆش بە زۆر بە باشی توانیمان تێبگەین زۆر گرنگە ئەم مێژووە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە و دەمە و دەم باس بکرێتەوە بە بەردەوامی ئەسد کە بە تاواتی دەزانین نەورۆز وەک بڵین بە حەق بۆنەیەکی کوردیە ئایا بەپێی پێویست بەپێی قەبارەی خۆی گرنگی بە نەورۆز دراوە تایبەتتر کردنەوەی ئاگر کە لە ئێوارانی بیستی مانگدا دەکرێت مەبەستەکەم زیاتر لەوەیە کە ئێمە قەبارەی خۆیمان بەپێی پێویستی خۆی پێداوە میدیاکاران وەکو کۆمەڵگا یاخود لی کەم کراوتەوەی لی زیاد کرا ئەگەر لەمە پرسید ئێمە کوردستان نەورۆز دەبینیوە و تا ئێستا هەڵەیەتمان کردوێتەوە لەم پرسی سۆڵێکی بواری مێژوو ئەسڵ ئەوەی کە نەورۆزی باش گەورە کردو فارس کردوێتی ئێرانەکان کردویانە ئەزانی سێریکە نمونێکی سادە بۆ دێنەوە دەوڵەتی ئێران بە درێژایی مێژووی خۆی لە پێش نەورۆزدا چوارشەمەیەک بەنە چوارشەمە سووری پێڵێن لە چوارشەمە سووریا ئەخر چوارشەمەی پێش نەورۆز نێخ چوارشەمەی مانگی ڕەشەمەیە کە دوام مانگی زستانە ئەگریان کردوێتەوە وەسەگرەکە بازیان داوە دوایان کردووە و توانە بەم عیبارەتە زەدی مۆتۆ سووری تۆ من زەدی ینی زەدی ینی ڕنگ زەدیەکەی من و ناڕەحەتەکەی من سوور ئەوی ئاگرەکە بیبە بۆ خۆت سوورێکی خۆتم بۆ بێنە سوورێکی خۆت بێنە شتێکی کۆدا ئێرانی کۆن بۆ ئەمریکا ئێرانەکان پێش نەورۆز داوەتەکانیان بۆ نەورۆز کردووە سفری حوسین ڕازە دۆ سفری حوسین ئەمە ئەو کە گوشێنی بەخشراوەتەوە گەردنی ئازای لێ کراوە پیرۆزبایی لێ کراوە دەسەڵاتدارەکانی مێژووی ئێران لە نەورۆزدا پرۆژەکانی کردوێتەوە پرۆژەکانی ئیتی ئاوەدانی یاخز بە گوزاریە کردویانەتەوە و بە یەکەم نەژنی نەتەوایەتی وڵاتی خۆیان داناوە و بۆ ماوەی 13 ڕۆژ لە خوێندنگاکاندا پشووی فەرمی بۆ وەزار بەڵێ ئەمەوە 5 ڕۆژ لە دەوڵەت دەستگاکان دەوڵەت تا پشووی فەرمی بۆ دوای نەورۆز دوای 22 دوایەکی نەورۆز یانێک بۆ 5 نەورۆز پشووی فەرمی بۆ لە هەموو دەستگا دەوەزارەکانی دەوڵەتیەکانی ئێراندا هەندێکی 3 ڕۆژ بەری 5 ڕۆژ بووە ئەو ببی دەسەڵاتدار گوڕیوتی ئەمە ئەو و دەسەڵاتدارانی ئێران لە نەورۆزدا موچەیەکی زیادیان دا بە کارمەندەکانی خۆیان و گەورەکانی ئێران دیاریان بردو بۆ پاشۆ دەسەڵاتدارەکان لە نەورۆزدا وەکو بۆی کە ئەوانە سیما و گەورەی وڵات دەپارێزن هەمێکی گلوانەمان نەکردووە بۆ نمونە مەسان سەریکە ئێمە پێش نەورۆز ئەمەدەکانی مەخدمون بۆ نەورۆز بۆ جژنەیە کە بچین بۆ سەیران بۆ گەشت و دەر و ئەگەر بکەینەوە ڕابردیان بە تایمان سووتاندووە کە ژنگە بیست کردووە بۆ نمونە سەباش تای سووتان نەماوە ئێمە بەس ئاگرە باز بە نەداوە کە ئاگرە ڕەمزێکی کۆنی کوردەواری ویلەتی ئێمە بووە ئاگە پەرست نەبووین ئێمە بەڵام ڕەمزێکی نەتەوایەتی مێژووی ئێمە لەوەی هیچ کولتوری شتێک دروست نەکرا ئەمە لە نەورۆزدا کەمتە پیرۆزبای لێکتر دەکەین ئەمە یەک شیری نابەخشینەوە سفری حوسینیان ڕازێنینەوە دوای نەورۆز 13 ڕۆژ ناکەین بە پشوو فەرمانەکانی ئێمە 5 ڕۆژ پشوویان نییە پێش دوای نەورۆز بە دەرەجای 32 ساڵی کۆتیاری کوردستانی لە ڕابردوودا موچەیەک لە نەورۆزدا بە فەرمانبەران نەدراوە وەکو هەدیە ڕێزە فەرمانبەرانی شایستە نەگیراوە هیچ پرۆژەیەکی ئێمە لە دەرەجای 32 ساڵی ڕابردووی حکومەتی کوردستان لە نەورۆزدا نەکراوەتەوە یەک پرۆژەمان نییە لە نەورۆزدا کرابێتەوە ئایا پرۆژەکە چی سەریکە ئایا پرۆژەکە پرۆژەی ڕێگاوبانە پرۆژەی باڵەخانەیە کردێنە نەخۆشخانەیەکە قوتابخانەیەکە باخچەی ساوایانە بۆ نمونە دەفەرمانگەکە نەکراوە لەمەیە بۆی نەورۆزتانە لای ئێمە پێوەستبایەکی سادی سەر کاغەز بووە ئەمەیە کردنەوەی ئاگرێک بووە چوونمە بۆ سەرنگەکانی دەرەوەی شار بۆ هەڵپەڵکی خۆشی و خواردنی هەپراخ و بریانی و گۆشت واتە شتێک نەکراوە بۆ هەوڵی بە کولتورکردن بدرێت و بمێنێتەوە ببێتە جەژن ئەو هەنگاوانە بۆ ئەوە نۆرۆزی قای قازانجی بێمە گەیاندووە من دوێژ لە فێسبوک شتێک مڵاو کردەوە لە 2 ڕۆژە کوردایەتیەکەی 2 ڕۆژمان بۆ کوردایەتی لە دەرەجای ساڵ ڕۆژی پۆشتنی ژلی کوردی ڕۆژی نەورۆز
بەڵێ خۆی هەر بۆتە بابەتێکرێت لە تەنها لە ڕۆژی نەورۆزە زۆر بەمان مەسەلەن جلی کوردی دەپۆشی ئەومان بەیاداتۆ پێشتر ناکەی تۆ بەڵێ وەکو ئەوەی لە مێژوشدا کە هەبوو بێت بەڕێستان باسیۆتان کرد ئەمە بە درێژایی مێژوو بەم جۆرە تێپەڕیوە نەورۆز لە لای کوردەکان یاخود لە کۆنا ئەسەن لە درێژای مێژووی ئەمەی کورد ئێمەکو لەگەڵ لێرانەکانە نۆزمان کردوێتەوە بەڵێ بەڵام کووە کورد بایەق بە من نۆڕۆز نەداوە ئێمە بەداخەوە لە سلانی 50 ساڵێ 70 ساڵ پێش ئێستا پیرمەری شاعراتوە نەریتی و نۆڕۆز داهێناوە بۆ نمونە و ئێستا ساڵانە وەکو نەریتی پیرمەر دیادیەکەنەوە بۆ نمونە بەڵام یادکردنەکانی بە نۆڕۆزەکردنەوەیکی زۆر بەداخەوە سادە بۆ سادە هەر لەسەر هەمان باس کاک دکتۆر کەیوان ئێمە لە ڕووی ئەدەبی و هونەریشەوە مێژوویەکی باشمان هەیە یاخود هەر بە هەمان شێوەیە چەبارەت چونکە زۆر دەبینین زۆریان نووسیوە زۆریان شەڕیوە چەبارەت بە نەورۆزوە ئاوا ئەگەر چاوخشانەوەی بکەین گۆرانی باش و بە پێزمان هەیە بەس وەکو مێژوو لە ڕووی ئەدەب و هونەریشمانەوە نا لە ئەدە دەوڵۆنین بۆ نۆڕۆز هەزاران شێعر وتراوە ئەمە ئەو شعرەکان شعرێکی بۆ سروشتە بۆ کوردایەتیە بۆ بەرامبەر ستەم کارخانە ناشتەوە شعرەکانی ئێمە بۆ نۆڕۆز ئەوەی کە بەرچاو کەوتووە ناقاتە 200 ساڵ نەخێنە وەڵای لاوازین ئەمە ئەو نەمانتوانی ئێمە بەداخەوە شتە نەمانتوانی بکەین بەداخەوە تا ئێستا بەسەرەوە چی نەمانتوانیوە بەڕای گشتی و کۆڵگەی کوردەواری و تاکو خێزانەکان و تاکی کورد و حکومەتی کوردستان بگەێنین کە نۆڕۆز یای دەوازەی دەوڵەتی مادە یەکەم دەوڵەتە لە مێژووی ئێمەدا ئەو میلەتەی تا ئێستا دەوڵەتی نییە ئێستا کێشەی ئەم بێدەوڵەتیە بالحەقی لە 25 ئەیلولی 2010 ڕفرەندومان بۆ دەوڵەت کرد بۆ نمونە بۆ دوجار لێیان دەین بەحەقی 16 ئۆکتۆبەر لێ درا ئێمە کورد ئاگادار بە داسەق دەوڵەتمانی ئەگەر نەورۆز کرد بگەن واقع مێژوویەکەی کە یای دامەستی دەوڵەتی مادە سەڵامی کوردی لەوە هاتووە بە دنیای پیشان دەدەین کە ئێمە ئەو میلەتین ئەو دەوڵەتمان بۆ لێمان زەوت کراوە دەوڵەتمان بۆ لێمان سەرراوەتەوە ئێمە دەوڵەتەکەمان لێ سەرراوەتەوە داوای مافی خۆمان دەکەین بە دنیا ڕادگەێنین بەێتەوە یەکگرتوەکان بەیەکێتی ئەوروپا بە وڵاتانی ئازادی خواست بە وڵاتانی کە کوردستان بەسەر دابش کراوەکو ئێران تورکیا سووریا عێراق پیان دەڵێن کاکە ئێمە دەوڵەتمانە بە کاتێک زەوت کردوین کاوی ئەسقی مەوزوع ئێمە ناگۆڕێ مێژوێمەدا هەزارە قارەمانی گۆرەمانە بۆ گەدەرمە قارەمانەکە مێژوێمە کەم نین ئاگادار مێژوێمەدا هەر بگەڕدووە لە بارزایی نمرەوە بگە بە پێشوا قەز محەمەد بۆ پێوە بۆ سێڕزای دەستین بۆ ئەحسان نووری پاشا بۆ شێخ سەیدی پیران بۆ پێش محمودی نەمەر بەدرخان پاشا هەمووی قارەمانی کورد بوون بەڵامی چێ ناتوانانی کوردستان بگەنە کەناری ئارام ئەمی کەشی قەرەبان نەبووە ئاگادار بە ستەمکار هەر بەردەوام بووە بەڵامی کەشی دەوڵەتیمان هەیە سەکو دەوڵەتی بوایە کوردستانی ئێمە لە ئاسی زۆر پێشکەوتووە بووە ئاگادار بە بێدەوڵەتیە بۆ ئێمە دەوڵەت بە جەژنی دەوڵەتداری زۆر خازان گیریەکەین بەڵێ دکتۆر کەیوان حەزەکەم ئەو بپرسم تا چەندێک گرنگە ئێمە لە ڕووی پەروەردەییەوە هەر لە باخچە و قۆناغی بنەڕەتیەوە گرنگی بە بۆنەی نەورۆز بدەین و ئەوەی ئەگەر تا ئێستاژ نەکراوە بۆ داهاتوو ئێمە چۆن ڕەفتار بکەین کە نەورۆز ببێتە ئەو بۆنە بەش بە حاڵی خۆم لە 2002 کە ئۆتی کوردستان بەزراوە بە شازێکی مێژووی ژیانی خۆم و کوردی ئەزانم و لەگەڵ هەموو گلێکانی خەڵکا بۆ حکوومەتەکەمان ئێستا حکوومەتی کوردستان محمودێکی سەرکەوتوو ئەبینم پێم وایە وەزیری پەروەردەمەوە لە ڕابردوو تا بە ئێستا کە بەڕست کاکان الحەمە سەعیدە پێم نەوت بێتن کە با نۆڕۆز پیرۆزکەین گەورەیەکەین تا ئێستا گویان نەکردو پێم وتون با ئێمە پشتەکانی بەهار نەخێنە 11 ئازار تا 21 ئازار بەڵێ لە ستوێکەوە دەست پێ بکات تا 3 بڕات بەڵێ بۆ کە زۆر 11 دەوام دوا ئەخەیت کە لەبە نازانی نەورۆز چییە ناتوانێت پێ بەڵام کە 23 داوامی کرد لە مەکتەب بەیانیەکەی کاڵە کوردستان هەڵەکەیت تێگەی نەورۆز لەچێوە هاتووە پیشانی بەڵێ ئەمجا دوایی دەویستێک کەوێتێکی نەورۆز تا 13 ڕۆژ تۆ شو ئەدەیتێ ئیتر متعال لە نەورۆزەکە ئابینە لە بەهارەکە ئابینێت تاسەوەی گویان نەکردو ئەمە بە زانستان تێمگەیان ناگەدار بە ئەمە یەک دوو کە تۆ بیکە بە پشوو دەڕۆژ پێشەوەی ناتوانیت تەلبەتێ بگەینە باخچەی ساوایەنەوە تا ئاگاتە زانکۆ
بۆ تێناگەێنێت منکە داوامی زانکۆ نەبوو چۆن تێبگەن بە زانگۆڵم خوێکارانی زانکۆ نۆڕز ئەمەیە بۆ تێناگەێنێت چۆن پیانەگە خو گوێ لە میدیا ناگەڕێت قسەی من تۆ چقەس گوێ لێگرێت پرسیارە مهمە ئەمە دوو لە پرۆگرامان خوێندنەوەدا نۆڕۆز بە تاوازی شی نەکراوەتەوە لە چی هاتووە تاسە پێم وایە کاوەی قارەمانە بە سەوتی قارەمان بەسەر ئەسیاگزە کاکە دووبارەی دەکەمەوە ئێمە لە ژێ قارەمان زۆر بوو بە قارەمانەکان ئێمە لە مێژووی کووردا ئێمە کناری ئارام نەگەیاندووە میکەشی بە دەوڵەتیمان هەیە کورد دەوڵەتی بی ئێستا چارە موچە لە بەقا ناکات کورد دەوڵەتی بی ئێستا ترسی لە بەقا نییە کورد دەوڵەتی بی ئێستا ترسی لە ئێران تورکیا نییە کورد دەوڵەتی بی ئێستا ترسی تاقستی سوورەکانی تورکیارانی نییە لە سەرین کوردستان بێدەوڵەتی میوالێ کردووە هەموو چاقە چاومان لە سۆز بەزەی وڵاتانی دایکەری کوردستانە هەموو کوردەوە تێبگاکە نەورۆز هی ئەوەیە کە لە مێژا دەوڵەتەکەمان بۆ لێمان زەوت کرا دەوڵەتی مادە بە خەڵک ئاشنا بکەین پرۆگرامانی خوێندندا نەوەی تازەتی ئەگات کامە کێشەکانی ئێمەیە نەوەی تازەتی ئەگا حکومەتی کوردستان حکومەتی خۆیەتی ئێستا خەڵک وای لە تۆ ژووری حکومەتی کوردستانە ئێستا لەناو خەڵکا استفتا بکە لە زاخۆ تا خانەقین لە ساشتای ڕقی لە حکومەتی کوردستانە کەمە تاوانێکی زۆر گەورەی ئاگادار بە پێی وایە حکومەتی کوردستان موچەی بڕیوە نانی بڕیوە ئاوی بڕیوە بێکارڕای کردووە پێ ئاوی کردووە قەتەکە نازانێ ئەمە کێشانە هی بێدەوڵەتیە تۆ دەوڵەتت بێت زۆرتر بۆ ئەکرێت ئەزانی پرسیارەکە ئەمەیە ئاگادار بە ئێمە ناتوانین بخەینە پرۆگرامی خوێندنی خۆمانەوە پێم وتی بەداخۆی وەزیر بەگوێ نەکردووە بەمووی شارم وتووە نامەم ماوە لە میدیا قسەم کردووە ماوە بۆ شایدی وخۆ شانەوانی کە وەزیرەکان گویانم ئەزان کە پێم وتی ئەگەر خوان لێلانەدەن ئەمە ئەو نێک لە پرۆگرامی خوێندنەوە بە خاڵی خەڵدوو خاڵی سێ بەداخە میدیاڕێکی زۆر خراپی گەڕا میدیاکانی ئێمە هەر میدیا یا حیزبێکی سیاسیە یا کەسێکی تایبەتە بە ئارەزوی خۆی کاری لەسەر کردووە ینی کاتێک مەسەلەن پارتی شتێکی بێخۆشێکی پێ ناخۆش بووە کەسانشوە ڕاستە ئەمە هەڵەیە نۆڕۆزی پارتیکردنی نۆڕۆزی کووردە بۆ هەموو کووردە نەورۆز بەداخۆ ئەمەش میدیاکانش ئەمان لێمە تێگاوە داخیرانەوە بۆیە نەتوانێت ئەم پەیام بگاتنەوەکانی ئایندا بۆی ئەمنەوەی کە ئێستا ڕابردە پێگەیشتەوە داخەوە تاوانیشی نییە گوناحیش بێتاوانیشە بەداخەوە نۆڕۆزی وا تێگەێنراوەکە تەنیا بۆ نییەکە بۆ پشوو بۆ سەدانی سەرەکەەکانی دووکان و قەشقۆڵی و قەرەداغ و پیرمان بڵین شەقڵاو ئەمانە جێگەی داخە بەڵام لە هەمان کاتدا بوونی بەڕێستان و کەسانی دیکە کە شارەزای مێژوو گێڕەرەوەیەکی چالاک و ڕازگویانی مێژوون مای دڵخۆشیە کەوا بکات ئێمە هیچ نەبێت وەکو دەڵێن ئێستا نەدرەنگە نەزووە لێستەوە دەست پێ بکەین هەوڵێکی دیکە بین بەردەوامین کە بەڕێستان دڵنیام لە هەوڵەکانتان و ئاشکرای ڕوونە هەموو کەس ئەرشیفی بەڕێستان دەبینەوە دەزانێت بەس من ڕۆی دەمم لە خۆمە یەکەم کەس و اینجا میدیاکارە هاوکارەکانی دیکەم کە دەبێت دەستپێکێکی کە دەست پێ بکەین بۆ نەورۆز لە کۆتاییدا بەڕێزت چ ئامۆژگاریەک چوتێک چ باسێک تێ بۆ ئێمە وەکو ڕاگەنکارەکان ئەنج بۆ تەواوی کۆمەڵگە سەوارە بە نەورۆز و ئاگری منی وادارم جارمە لە شتێوەدا میدیاکانی کورد بە هەموو ئارەسە جەرجەکانیەوە بەل لە هەموو شتێک کورد بن بەر لە هەموو شتێک کورد بدیانی کوربوون زۆر گرنگە کوربوون لە حیزبایەتی و لە خێڵێکی گەورەترە کوربوون ئاساییە ئیتی پارتیەکێکی گۆڕانی سۆشیالیستینەوەی نوێی کێشە نییە کە کورد بێزانی کە کورد خۆتە پارێزیت مامۆستایەکی ئاینی کە نۆڕۆز حرامەکات کێشەکەوەی پێشوی کورد موسڵمانە ئەمە هەڵەیە پێشوی ئیسلامی کورد هەبووە پێشوی پارتی دروست لە 1960 کورد هەبووە ببوورە لەوە دەستێم دکتۆرگیان ئاسایی هەر نەتەوەیەک بیدە ئاینێک دەیە ئاساییە تێکەڵ نەکرێت کێشەنیە کاکەدانشی حەزگی چالێت کێشەنیە مسلامە کاکەیە تۆ کوردی تۆ کوردی ئەمەیەک بۆنی ئاینی جیا بۆنی جیا ماوەیتمان گەڕە مەزانە زۆر ئاساییەوە کورد مسلمانە بە ڕۆژوە بێت ئەمە بۆ خوایەکەی بەڵام ئەمان جیاز ئەمە بۆ کووردە ئەمە خدا لە قورئاندا بە چەندین دەقا ماشە بە گەورەی نەتوانان دەکات وجعلنا شعوبا قبائل لتعارفوا ڕاست القرآن دقيق قرآنه کاتە بێنەتەوە باش ئێمە دووس لە چەندی خێڵ و نەتەوەی جاجیە بۆ یەکتر بناسن خوارەزی لە تەوەکە و لە خێڵەکان گرتووە باشە ئەمە تۆ ڕێزی ناگریت ئەمە ئەوەی کە لە خەڵقامێک دوو هیوادارم داواکەم هەمووی کوردستان وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆژبیری بێنە سەر خەت بەیەکەوە سەرسێکیان بەیەکەوە بێنە سەر خەت کە بەڕاستی پرۆگرامەکانی خوێندن لە بەخشی ساڵان تا زانکۆکان ڕێک بخەنەوە بە بەڕاگەاندەکانەوە
بەرهەمەکانەوە کە وەرز یەک چوارچێوە کۆ بکەنەوە بە بڕای من دووارە یەکەمەوە گەورەکردی کاوەزوحا خزمەت بەنێتەوە ئێمەی کورد ناکات کورد قارەمانی زۆر بووە زۆریشمان شەهید بووە قازم محەممەد تا ئەسەر بێت سەدار ڕۆیشت بارزانین تاوەفا دیگە سازی لەسەر یەکمە پشت مافی لە توی کورد نەکرد ئەمە زۆر گەورە یاقەدار شخصی پیران چۆ سەبەتی سەدارە ساڵی پێشا بە هەمان شێوە لە تاڕەوکەیە کۆچی دوایی کرد سەرزای دەسیم شەهید کرا لە پێناوی کوردایەتی ئەمان هەمی کردیان قارەمانی گەورە بوو لە مێژوودا باشە بەڵام کورد دوازە نەگەیشتە کەناری ئارام ئەوەی ئێمە کێشەی بێدەوڵەتیمانەیە کورد دەوڵەتی بێقەدار بە کێشەی بێ کارەبایی نامێنێت کێشەی بێ ئاوی نامێنێت خەڵکی ئێمە لەوە تێنەگەی ژڵاتی حکومەتی کوردستان لەوە کەمتەرخەمە نازانێت حکومەتی کوردستان لەژێر کاریگەری کۆمەڵە دەوڵەتی ناوچەکە دەکەناتوان لی دەرچێت پرسیارمێژەکەمەیە کوردستان بەڕۆژی وریاوونەوەی کورد و نێبوونەوەی خۆمان بۆ گەیشتن بە دەوڵەت کوردمان ڕزگاری بێت هیوادارم ئەوەش بگاتە هەموو تای کورد بۆ شوێ سید مەڕەز بکەین و دوور لە ئایدیای حیزبی دوور لە ئایدیای ناوچەیی خیاڵێکی بێنە ماڵەیی کورد دواتر لە هەمومان گەورەترە خوش کەس گەورە سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر کەیوان ئازاد مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ تەواوی ئەو بابەت و باسانەی لەگەڵمان باسە کرد و بینەر و بیسەرە بەڕێز و خۆشەویستەکانمان هیوادارم ئێوەش سوودتان وەرگرت بێت چاوخشانەوەیەکی مێژووی گرنگ بوو بێت و هیوادارم هەرێکێک لە ئێمەوە لەسەر ئاستی تاک لە خێزانەکەی خۆیەوە لە پەروەردەی بۆ منداڵەکەی خۆیەوە دەست پێ بکەین هەتاوەکو هەموو پێکەوە دەست لە نێو دەست هەتاوەکو گەورەترین ئاست و لە ڕووی وەزارەتەکان و لە ڕووی بەڕێوەبردننی حکومەت بە هەماشەوە ئەوانش کە دەگەنە ئەو خاڵانەی کە هەم دکتۆری بەڕێز باسی کرد بەڵام لە هەمووانە گرنگتر ئەوەیە کە هەرێک لە ماڵەکەی خۆیەوە بۆ نەو جەژنە نەتەوەیەکەی خۆی بەرزڕا بگرێت تۆ کوردێکی موسڵمانی کوردێکیت لەم ناوچەیە دەژی زۆر گرنگە ئەوە بۆ هەر هەمومان سپاس بۆ ئێوە جارێکی دیکە هیوای کاتێکی خۆش نەورۆستان پیرۆز ساڵی نوێتان پیرۆز لە ئێوەش پیرۆز بێت دکتۆر گیان زۆر لێوە لە بیدارە بستانی تەلەڤیزیۆنەش پیرۆز بێت سپاس دەکەم